بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی پەیام سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێت. خۆشحاڵین بە ئێوەی بەڕێز دەگەینەوە لە بەرنامەی باس و خواست. بەچی دەگوترێت مڵک و ماڵی گشتی؟ لە پێشوودا بەچی گوتراوە و لە ئێستادا بەچی دەگوترێت؟ پێناسەی مڵک و سامانی گشتی گۆڕانی بەسەردا هاتووە و لە شێوازە تەقلیدیەکەی چۆتە دەرەوە. مڵک و ماڵی گشتی لە ئیسلامدا زۆر بە گرنجەوە سەیری دەکرێت و سنووری بۆ داناوە بۆ ڕێخستن و پاراستنی. لە یاسای عێراقی و یاسابەرکارەکانی هەرێمی کوردستانیش مڵک و ماڵی گشتی بە یاسا خاوەندارەتی و بەکارهێنانی و مامەڵە پێوەکردنی و پاراستنی ڕێکراوە. دەپرسین ڕوانگەی تاچی کوردی بۆ مڵک و ماڵی گشتی چییە؟ بە ئەمانەتەوە مامەڵەی لەگەڵدا دەکات و وەکو سامانێکی گەورە و پڕبایەخ سەیری دەکات یاخود بە شتێکی ئاسایی و کەمتر لەوەش بۆی دەڕوانێ. بۆچی مڵکی گشتی لە دەروون و ڕوئیا و ژیان دۆستیەوە بەر لە ڕوانگەی یاسایی و خاوەندارێتیەوە بۆی نەڕوانین؟ بەو جۆرەی ئێستا مامەڵا لەگەڵ مڵک و ماڵی گشتی دەکەین دەتوانین بڵین پارێزراوە یان لە بەردەم هەڕەشە و کەڵبەی تەماحکاریدایە. پاراستنی سامانی گشتی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواسە بە میوانداری بانگخواز بەڕێز مامۆستا سەید عوبێد. لەگەڵمان بن. زۆر سپاس مامۆستا بۆ ئامادەبوونت. بەخێر بێیت بەڕێز مامۆستا عەبدوڵڵا سەید عوبێد. پێشچی بەرنامەکە هەڵم کرد بوو زۆر بەخێر بێی. سپاس دەکەم. مامۆستا گیان خۆشحاڵین تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان باسکردن لە پاراستنی مڵکی گشتی یا سامانی گشتی. دەمەوێت لە سەرەتای بەرنامەکە لە سەرەتای پرۆگرامەکەمان قسە لەسەرەوە بکەین سامانی گشتی مڵکی گشتی بەچی دەگوترێ؟ چی مڵک و ماڵی گشتیە کامەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. سپاسی بەڕێز شتانەکەم بۆ ئەم بەرنامەیە. بەڕاستی هەر لە ناخی خۆمان بوو زۆر جار مەسئلەی سامانی نەتەوەی گشتیمان کە چییە و چۆن بیر و باوەڕێکمان بێ بەرامبەری و مامەڵی لەگەڵا بکەین. دیارە سامانی گشتی هەموو میلەتێک بریتیە لە پێش هەموو شتێک لەو هەوایی کە هەستی پێ ناکەین هەموو ڕۆژێک ئەی مژین خۆمان و دار و درەختەکانی شاوکارمانن خی گەورە پێی بەخشیوین. پاشان ئەو خاک و ئاوەی کە لەسەری دەژین ئەو محیطی کە لەسەری ئەم پارچە ئەرزە کە زەویە و خی گەورە بە تایبەتی بۆ ئینسانی فراهم هێناوە و دروستی کردووە و ژیانی تێدا هەیە و ئەم ژیانی ئێمەش کە فترەیەکی کاتی تایە دەمێنینەوە و دەگەڕێینەوە دەرئەسڵ هەموو ئەوەی کە مرۆڤایەتی هەیەی هیچی تاکتاکەکان نییە بەڵکە هەمووی هی گشتی هەمومانە بە چاک و بە خراپمانەوە. هەتا خی گەورە تایبەتیم نەکردووە ئەم ئەرزە بۆ کۆمەڵێکی ئیماندار و کۆمەڵێکی بێ بڕواژ لە ژیان بێت. هەر لەو ڕۆژەوەی ئێمە فکرێک بگەڕین بۆ فکر و بیر و باوەڕەکەمان لەو ڕۆژەوەی باوە گەورەی ئێمە کە ئادەمە لەگەڵدایە گەورەمان حەوایە عەلا نەبینا سەلات وەسەلام کە دابەزیوەتە سەر ئەم ئەرزە شەیطانیش لەگەڵی دابەزیوە و خی گەورە فەرمیەتی لەم ژیانەدا ئیتر ئێوە هەر یەکەتان ئەسپی خۆی تاو بدات. ئەرز مەڵکی لە فکری ئێمەی موسڵمانە لای ئەهلی دیانەت ئەرز مڵکی خوایە کە مڵکی خوایشە ئەمانەتێکیشە لەسەر ئێمە کە لەم سەر ئەرزە دروست بووین و بۆ ناوم ئەرزە ئەگەڕێنەوە و جارێکی تر بۆ لەم سەر زەویە حەشر دەکرین و دەگەڕێنەوە کاتانێ بەشی زۆری شتمەکانمان گشتیە. ئەمە پێناسەیەکی شێوازێکی گشتی بکەین ئێمە هەمومان حەقل حیاتمان کە هەیە مافی ژیان بە چییە بێ؟ ژیان بە هەناسەیەکە بێ، ژیان بە
نووسنێکەوێ بە ژیانێکی ڕۆژانەی پێویستیاتی خواردن و خواردنەوەی و پاراستنەکەی دێ ئەم ژیانە مافی ژیان کە بۆ هەموو کەسێکە وەخوای گەورە هیبەیەکە و بەخشیەتی بە هەموو ئینسانێک و بۆ هیچ ئینسانێکیش نییە قەتعی ئەم مافە بکات لە هیچ کەسێک جا کەسێک مباشیر بیکوژی یا ژینگەکەی لێ پیسکەی یا بێنی ئاوەکەی لێ ببڕی ئەمانە هەمووی مەڵکە گشتیەکانە و سەروت سامانە گشتیەکانە بەڵام لەو ڕۆژگارەوەی کە مرۆڤەکان بەرەو چاوچنۆچی و خۆویستی بڕۆشتن ئەنجا پاوەنخوازی ڕوویدا بۆ تیرەکان پاشان بۆ گەلەکان پاشان بۆ هێزە دەسەڵاتدارەکان ئەم پاوەنخوازیەی کە ئەم کیشوەرەهی ئەم وڵاتەی ئەم فڵانە ئەو کیشوەری ئەوە ئەم پاوەنخوازیە ئەندازێ ڕوە وردە پاوەنخوازیەکە تەسکتر بووە بەوەی کێ خێزێکی دەسەڵاتی هەبێت کەس کۆمەڵێک بە دەوری خۆیان دروست کات و لەم سەر ئەرزا چەند پارچە ئەرزێک بۆ خۆی پاوەنخواز بکات و دیاری بکات بێ بکات بە مڵکی تایبەتی خۆی دیارە شەریعەتی ئیسلام شەریعەتی سروشتی ئینسانەکانە شەریعەتێک نییە ئینسانەکە دابڕنێت لەوەی کە تۆ نابێ مڵکی خاصە هەبێ مڵکی تایبەتی خۆتە هەبێ و شەریعەتێکیش نییە بڵێ نابێ مڵکی گشتیش هەبێ واتە ئەو فیکر و بیر و باوەڕی کە خۆی گەورە بۆ مرۆڤەکان و نەخشەی کێشاوە بۆ مرۆڤەکان لە قورئان و لە سونەت و تی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بینی دوو مەسئلەی گرنگایە مەسئلەیەکیان ئەوەیە کە ئینسانەکانی وا لێ نەکرۆ خاوەنی هیچ نەبێت وەکو فیکری کۆمۆنیستیەت کە ئەسڵە وەکو فیکرێک وایە کە کەس نابێ خاوەنی ئەبێ مەڵکی بێت ئەبێ هەموو شتێک بێت و کەس خاوەنی هیچ نەبێت وەکو تەجروبەیەکیش ئەمە بێت تەعەن لێدان لە مەسائیلەکان بەڵام وەکو تەجروبەیەک ئەو کارە شکست خواردوو بووە لە بەرچاوی خۆمانە ئێستەیش بەشێک لە کۆمەڵگاکان باجی ئەو ئایدۆلۆژیات زۆر باشە مامۆستا دەمەوێت بپرسم مڵکی تایبەتی سامانی تایبەتیش دوجار بەشێک نییە لە مڵکی گشتی یعنی لە چوارچەوەی مڵکی گشتیدا نییە کە ئێمە دەتوانین بڵین ئەم پشکە هی ئێمەیە ئەم پشکەی کە ئەبێ بە هەر لە مڵکە گشتەکەی ئەبێ بە مڵکی تایبەت مڵکە تایبەتکە بە چەند شتێک ئەبێت یەکێکیان مەسەلەن لە فقی ئیسلامیە بە ئەحیای مەوات یعنی شوێنێک کانیاوێکی کوێرەکانیەکە بوو بێت کەسێک زیندوی کردوێتەوە کوێرەکانیەکەی زیندوو کردوێتەوە زەویەکەی دەوری بەری کێڕابێ ئەمە لە فقی ئیسلامیە پێوتێ ئەمە ئەم کەسە کە ڕەنجێکی داوە لەم کانیە لەم بەر و لەم ئەرزەیە تاوەکو ئەم کەسە بێ ئەمە مافی ئەوە دێ ئەوە لەکوێ وەریگرۆ لە مڵکە گشتیەکە کە دەسەڵاتی کەسی بەسەرەوە نەبووە وەچوو ئاوەدانی کردێتەوە ئەمە یا جاری وا هەیە بە هۆی کڕین و فرۆشتنێکەوە بێت کە ئەوش لە میراتی باوکێکی بۆی ما بێتەوە کە بۆی ماوەتەوە ئەم ئەرزە بفرۆشێت بەیکی تر جە هەندێ جاریش اختصاصە مەسەن تایبەتمەندی کردووە دەوڵەت مەسەنن بەڕیارێکی یاوە ئەم پارچە ئەرزە تایبەتمەندە بەم کۆمپانیا بەم تاک کەسە جاکە چه کەسێکی شخصی دیاریکراوی کەسێکی معنەوی بێت تاوەکو ئەوەندە مدەتێکی بۆ دانا ئەمانش ئەبێتە مڵکێکی خاص بەڵام ئەگەر سەیری فقی ئیسلامی کەیت وەکو فکری ئیسلامی مڵکە عامەکان زۆرترن تا مڵکە خاصەکان مڵکی عام زۆرترە چونکە لە فقی ئیسلامی بۆ من ڕاست کاتێک کە فتوحاتی ئیسلامی کاتوێتە وڵاتی عێراق ئامادە نەبوون لەسەرەوەی زەوی زارەکانی وڵاتی عێراق مەسەن کە وڵاتێکی بە پیت و بەرەکەت بوو بێنن تەوزیعیکەن بەسەر مجاهیدەکانە ئەسڵان مجاهیدەکان کە ئەوە مێژوویەکی پڕسەروەریە بۆ بانخوازی ئیسلام کە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتن خەلیفە عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ سەوادی عێراقی وەقف کرد بەعزێ فەرمی وەقفی کردووە کاتە مڵکی گشتیە وەقف
جا باس لێ وەکەن کە ئەو ڕێگانی کە مڵکە عامەکان بکەینەوە بە مڵکی خاص تایبەتیەکان بکەینەوە بە مڵکی گشتی چەند ڕێگەیەکی هەمانە هاندەرە بۆ مەسئلە هەر لەوێ بە بڕیاری دەوڵەتی ئیسلامی نەهێشت تایبەت بێ بە چەند کەسێکەوە بەڵکو تەوزیعی کردۆ بەسەر خاوەنەکانی خۆیانە و خەراجێکی لێ وەرەگرتن واتەش لەژێر چاودێر و نەزارەتی چیا بوو دەوڵەتا بووە لە باقی مڵکەکانی تریش ئەوەی کە دەسەڵاتدار بۆ هەریەکە لە شوێنێکا بووە تەنها سرون بەنداریە کە کراوە لە فیقی ئیسلامیە بۆ ئەوەیە خەڵک دەست درێژی نەکاتە ماڵی یەکتر بۆ ئەوەیە دەست درێژی نەکاتە سەری بەڵێ زۆر باشە مامۆستا دەمەوێت ئەوە بپرسم ئاینی پیرۆزی ئیسلام بێگومان پرۆگرامێکی تێر و تەواو شمولیە بۆ هەموو لایەنەکانی ژیان زۆر گرنگی داوە بە پارێزگاری مڵکی تایبەت ینی پلەی یەکەمی داوە بە پارێزگاری لە مڵک و سامانی تایبەت یان پاراستنی مڵکی گشتی مڵکی تایبەت پێویست ناکە فقی ئیسلامی بەرنامەی بۆ دانی بۆ تایبەت چونکە سروشتی ئینسانەکە خۆیتی پارێزی تەنها ئەوەیە لە پاراستنەکەی کە گرنگی پێداوە ئەوەی نەگاتە دەرەجی ئیسراف کابرام سەفیه نەبێت مەسەن هەی کەسێ هەتیوە ماڵەکەی بێ لەژێر چاودێریە بێ بۆی تەخشان و پەخشانی نەکات دەگات باڵق ئەوتە مڵکی خۆیتی بەڵام زۆرترین چاودێریکردن هاندانی فقی ئیسلامی بەشێکی توانین بڵین ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیریکەی بۆ پاراستنی ماڵە گشتیەکانە و هانی ئەوە ئەدات ماڵی تایبەتیەکانیش بە چەند ڕێگەیەکەوە بکرێتەوە ماڵی گشتی یەکێک لەو مەسئلانەی کە لە فقی ئیسلامیە جێگەی شانازی مسلمانانە وەقفە کارەکە ماڵی خۆیەتی بەرهەمی ئەو ئەرزەی وەقفە کاتە سەر فەقیری ئەو منتیقە واتە لە مڵکی تایبەتەوە ئەبێ بۆ مڵکی گشتی یەکێتر لەو شتانەی کە هانمانەدا سەدەقەی جاریە کە لە دوای خۆمان بۆمان ئەبێنێتەوە إذا مات ابن أبي انقطع عمله من ثلاث لا ڕێگەوە بێ قەطعی عملێک ئێبرێ یەکیان سەدەقەة جاریە سەدەقی جاری چییە یا پردێکە یا مەسەن ئەرزێکە یا ئاوێکە کاتان ئەمە بەشێ لە ماڵەکەی خۆی وەسیەت بکا بە ڕێگەی وەسیە بکرێ بە مڵکی گشتی بۆی نەبێ بە مڵکی تایبەتی پاشان یەکێکی تر لە هاندان کە ببێتەوە بە مڵکی گشتی و لە یەک تاک دەرچێت ئەوەیە مەرسمەنی میراثی ئیسلامیە میراثی ئیسلامی یەکێکە لەو مەفاخیرانەی شریعەتی ئیسلام هەندێک شریعەتە دەستکردەکانی ترێ ئەگەر ماڵ کەسێ بمرێ ماڵ بۆ کوڕە گەورەکەیە هەتەنا بۆ ئەوە بەڵام لە شریعەتی ئیسلامیە نەخێر ئەو ماڵە ئەگەر ئەو کەسە واریسی هەبوو تەوزیع ئەکرێ بەسەر واریسەکانە کەواتانی واریسەکانیش فەرعی لێ بێتەوە کە فەرعی لێ بێتەوە ئەواتە لە یەک تاکەوە بێ بە چەند کەسێک یا ئەگە هەر کەسی نەبۆ چێتەوە بۆ دەوڵەت دەکرێت بڵێن ئەو ڕێگانە زۆرترن کە مڵکی تایبەتی پێ دەبێتەوە گشتی تا مڵکی گشتی پێ بێتەوە بەڵکە مڵکی تایبەت کە بکرێ بە مڵکی تشتی ڕێگاکانی تەسکراوەتەوە بە تەریقەی بەیع بەڵە ڕێگەی شکڕینەوەی اینجا کڕینەکەی هیچ کێ بێ مڵکی خۆت بێ جا بفرۆشی یەکی لە مەرجەوەیە مڵکی خۆی بێت جا ئەو مڵکی خۆیە یا بە هیبەیە پێی بەخشرا بێ ئەوش کێ پێی بەخشی بێ لە باوکی یا کەسێکی مڵکتە جزئێکی بێبەخشی بێ یا خودت بە ڕێگەی وتمان کڕین فروشا بە ڕێگەی میراتیەک بۆی ما بێتەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی بۆی بینەران لە ئێمەوە بە هەڵە تێنەگەن شتەکە ڕوون بێت بە شێوەیەکی گشتی سیر کە ڕێگەی بەکردن بە مڵکی گشتی لە ئیسلامە فراوانتر و زۆرترە ئەگەر سێنجبێت تا ڕێگەی کردن بە مڵکی تایبەت بەڵێ مڵکە تایبەتیەکان قیودی زۆری لەسەر هەیە ئەبێ ئیسباتی جەبەت هیوایە مڵکی تایبەتی هەیە بەڵام فەتری ئەو ئەرزەی ماوەی چەند ساڵێ نەئیکێڵێ نەلێ ئەپرسێتەوە کەسێتر ئەچێتە سەری ناتوان ئیدعا بکات چونکە خۆی بۆ تەسەڕفی ئەو مڵکی نەکردو یا هەندێک جار لە شەریعەتی ئیسلامە دەسەڵات دراوە بە حاکم بە بەڕێوەبەری وڵاتەکە کە دەتوانێت تەسەڕف بکە لە مڵکە گشتیەکانە لەبەر خاتی بەرژەوەندی مڵکە عامەکە بۆ وەکو لێدانی جادەیەک
مەسەنکردنەوەی شوێنێک کە خەڵکی پێویستی پێبێ کردنەوەی پردێک ڕاکێشانی گۆشت جۆگایەک واتە ئەمە مڵکی خاصە بەڵام دەوڵەت ئەمرێکی فەرمانێکی بۆ دەرەکە ئەبێ ئەم جۆگە تایبەتەهی ئەم کەسە بکرێ بە مڵکی گشتی بۆی هەمووی سودمەند لە بەرامبەردا شتێک دەدرێ بە خاوەنی شتێکە درێ بە خاوەنەکەی ئەمە شتێکی ترە پێ بدێ بەڵێ زۆر باشە مامۆستا بە بۆچوونی خۆ وەکو ئێمە وەکو تاچێکی کوردی ڕوانگەی ئێمەی کورد بۆ مڵک و ماڵی گشتی ڕوانگەیشی دۆستانە پارێزگاری لە مڵک و ماڵی گشتی دەکەین دۆستانە بۆی دەڕوانینیان ڕوانگەیشی تەمەحکارانمان بۆی هەیە ئەوەی لەمڕۆی بینیت تەمەحکارانەمە زۆری ترە بینیت زۆر باشە بۆچی لە کاتێکدا ئێمە موسڵمانی زۆرینی ئەم خەڵکە موسڵمانە و ئیسلامیش بنەماکانی ئیسلامی ژۆکو بەڕێستان ڕوونتان کردەوە زۆر گرنگی بە پاراستنی مڵک و ماڵی گشتی دەدا تا تایبەت بۆچی ئێمە تەمەحکارانە دەمانەوێت مڵک و ماڵی گشتی سامانی گشتی هەموو بکەین بەهی خۆمان کۆمەڵێک هۆ هەیە یەکەم هۆکارێک کە ئەمڕۆکە هەجمەی جیهانی مادی ئەمە وای کردووە ئێمە لە بەردەم هێرشێکی مادەگەریای جانیبی لایەنی ڕۆحی و قەنەعەت بوون بە قیامەت و بە ئەمانەتێک و سەری ژیانکردن ئەم لایەنە لاواز بووە لە ناو کۆمەڵگاکەمانە ئەمە لایەکی تریوە بەهۆی ئەو ڕۆژگارەی کە دەسەڵات لە وڵاتی ئێمە سەقامگیر نەبووە هەر وڵاتی ئێمە لە زمانی کانی پەنجاکانەوە ئەو ڕۆژەی کە کولتوری ئینقیلابکردن بە سەریەکە دروست بوو خەڵک بڕمتمانەی نەما بەوەی کە بمێنێتەوە ئەم شتۆ لە ژێر دەسەڵاتیا بێت بۆ خۆی بێت جایمە چاوچنۆکی و پاوانخوازی کردووە فرسەتی هێناوە لە ئیشەکە دەستدرێژی بۆ کردووە وتێتی منوێ ئەمڕۆکە خۆم تێر بم بە تایبەتی تریش کە لە دوای ئێمە بابێنە سەر زۆر دوور نەکەوینەوە لە دەوروبەری خۆمانە لە هەرێمی کوردستانی خۆمانە لە دوای ڕاپەڕینی ساڵێکنەوە و دامەزداندنی دەوڵەتی کوردی خۆمان و دەسەڵاتی کوردی خۆمان ئەحزابی کوردی خۆمان خراپترین دەوریان گێڕا لە پاوانخوازیە بەڵکە ئەسڵان خەڵک بیریان لەوە نەیەکردو شوێنە گەژیاریە زۆر بە پیتەکانمان زۆر جێگە هەستیارەکانمان شوێنەکەمانەیە لە سلێمانی ئیسە پێڵی مێرگەپان کە دەسەڵات وای کرد ئەحزاب وای کرد دەسەڵاتە حیزبیەکان وایان کرد پاوانخوازی بکەن و بەشبەشی کەن نەخۆشیان ئیسفاق سوودی لێبینن نەبۆ گشتیش بوو و ئەگەر بە شێوازە دروستەکەی بەکاربێنرایە بۆ گشتی ئێستا سەرچاویشی داهاتی زۆر گەورە بوو بۆ وڵاتە بۆ خاون حتا ئەگەر بڵێ خاون بۆ خاون مڵکەکانی ئەوێش بڵێ چکەوێ ئەگەر دەست ئەوە کەم تەرخەمی لەوا بوو مەسەند حکومەتی ئێرەمەگەر ئەو شوێنانە نەهێشتایە یەکێکی تر لەوەی کە ئەرزی وڵاتی ئێمە خراپ حاڵی بووین چونکە ئێمە برسی یەکی خۆ برسی گەدەنین بەڵام برسی بێخانوین سوکنامان نییە نیشتەجێمان نییە نەبوونی نیشتەجێیی و کرێچێتی خەڵک وای کرد دەست درێژی کرێتە سەر ئەو ئەرزەی کە لە چواردەوری شارەکانی شایە هەر دەسەڵاتدارێک کۆمەڵی ئەرز داگیرکە بۆ خۆی تەخشان و پەخشانی کە خۆی تەوزیعی کات بیا بە خەڵکی و بیفرۆشە بە پارەیەکی کەم ئەو پارەکەمەی لەبری ئەوەی کە بیکا بە باخێک بیکا بە کشت و کاڵێک بۆ خۆی و بۆ گشتی ئیسفادەی لێ بکە کردمان بە جێگەی سوکنە کردمان بە جێگەی سوکنام ژینگەکەشمان پیس کرد هەم ژیانیش پێشەوە نەچووە پێشەوە ئەمە کۆمەڵێک ئێبێ لەما بێخانوەکانیش نەبوونە خاوەن هەر نەبوونە خاوەن خانوو کەس نابێت خۆی گە بێتی بێ خاوەن بێت دەوڵەتە هەوڵی ئەوە بدات بە پارەیەکی واکە وەکویسە لە زوود شتی وەکو بیستومە نظامی عێراق ئەبێ عمودی زیاد کاتە خانوو بکاتەوە بەڕێگەی نەک ئاسۆی بۆ چونکە ئەرزی وڵاتی عێراق کەمە دانیشتوانیش زۆر بە ڕۆژ بەرەو زیابوو نەچین ئێستا وامان کرد ئەم پاوانخوازی وامان کردووە ئێستا جێگایەک نییە بۆی بڕۆیت مامۆستانی دەتەوێت بڵێ کە ئەوە بەرپرسەکان بنوایان کرد کە
هەر کەسە و لە شوێنێک و لە ناوچەیەک دەستی بەسەر کۆمەڵی زەوی داگرت و ئەمەش بوو بەمای ئەوەی کە سامانی گشتی مڵکی گشتی وێڕە ئێوە کە دەستدرێژی کرایە سەر زۆریش بەرتەسک بۆتەوە. ئەمە گومانی تیان نیە بە دەرجە بەرپرسەکان مەسئولی پلەیەکن بەڵام خەڵکە مسڵمانەکەش هەر بەرپرسیارە هەر بەرپرسیارە لەوەی کە کانیەکە هەر تەنها بۆ خۆی داگیر کات ئاوەکەی نا بە کەسی تر یا مەسەنە ئەرزەکە بەبێ هیچ گوێدانە هیچ یاسایەکی نیشتەجێیی بیکا بە خانووەکان خەڵکی تیان نیشتەجێ ببێت ئەو نیشتەجێبوونە لەوێ دوایی بێ قوتابخانە ئەبێ بێ خەستەخانەیەک ئەبێ بێ جادەوبانێک ئەبێت یعنی نەوعێکە بەرپرسیارەتێکی تێدایە. بەس مامۆستا زۆرێک لە ئەو شوێنانی باست کرد زۆر شوێنی گەشتیاری زۆر شوێنی شوێستانی خۆش زۆر شوێنی ئاوەدان و سەوز کە بەردەوام شایانی ئەوەن سەردانیان بکرێ کۆمەڵێ بەرپرس دەستیان بەسەرداگرتوێ لاو شوقە و باخ و چیوچیان تێدا کرد. ئەمە وای نەکردووە کە بوو بە نەریت ئەتا خەڵکی ئاساییش کەمکەمە دەستبەرێ بۆ هەندێک شت یعنی ئەوان نەبوو نەڕەت چشکێنی ئەمە خۆی هەموو شتێک دەسەڵات نەیکات خەڵک ناوێری بیکە بۆیە بێ مەقولەیەکەیە حاکمێکی زاڵم باشتر لەبێ حاکمی بەس دەسەڵاتێکی واقعی ببێت ئەمە لە فقی ئیسلامی وایە بێت دەسەڵاتێکی واقعانەی ببێت تەنفیزی شتێک بکات کە لە بەرژەوەندی ئەو خۆی شەریعەتی ئیسلام بۆ چیە لتحقیق المصالح العباد بەرژەوەندی ئەم عەبدانە لە چیایە ولا تؤتوا السفهاء أموالكم سەفیهەکان ماڵیان نەدێنێت تۆ بە شێوەیەکی فراوانتر وەریگرە کەسێک کە نەزانێ ماڵەکەی خۆی چۆن بەکاربێنێ نوعێکە لە سەفاهەت لەوەیەکە لە پێشنەکەوتنی عەقڵی ئەبێ کەسێک بێ دەسەڵاتی دەستی بگرێت کە ئەم کارە نابێ بکەیت ئەمە زیان لە کۆمەڵگا ئەگەیەنیت تۆ ئەمڕۆکە ژیان بەرەو پێشەوە چووە خەڵکانی تر سەرشاخەکان سەربانەکانی شانەکەن بە سەوزایی زەراعەتی تێ ئاچێنن ئێمڕۆکە ئێمە پێویستمان بەوەیە وەکو ئرشادی خەڵکی ئەوەی کە وەکو مانخوازەکان هەوڵ بدەین هەر لە مناڵەکانمانەوە کە لەو کاتەی لە باخچەیەکی ساوایان فێری ئەویان بکەین ماڵی دەوڵەت ئەوەی کە ماڵی گشتیە کە پێڵێن ماڵی دەوڵەت ماڵی هەمووانە ماڵی نەتەوەمانە ئەبێ پارێزگاری لێ بکەین ئێمە وەکو نەتەوەی کورد ئێمە بەچی و نەتەوەیەکی چاکین ئەگەر خاکمان نەبچین جوگرافیاکمان هەیە ئەگەر خاک و خاکێکی پیتمان نەبێت بێ بە بیابان چەندێک بەڵام کوردستان زۆر خۆشە کوردستان کاتێک خۆشە ئاوهەوایەکی خۆی گەورە کۆمەڵشتی فۆ فراهم کردووی چوار فەسڵی تیا هەیە زەوی بە پیتی تیا هەیە شوێنی گەشتیاریمان هەیە ئێمە خۆمان خراپ بەکارێنی ئەبێ بێ بە کولتورێک وەکو ڕێگەیەک ئیمانی ڕێگەم نا ئەمە مڵکێکی عامە کە مڵکی عامە نابێ من پاوەخوازی تیا بکەم جادەکە لە خەڵک تەسکەمەوە دێی وا هەیە کە بچیتە ناویەوە شوێنی وامان هەیە ڕێگەی ئۆتۆمبیلێک بە حاڵ ئەبێتەوە تایە سەر ناوچەی گەشتیاریمان هەیە لەبەر ئەوەی جادەکە بەناو یەکێک لە گوندەکاندا دەڕوا خەڵکی گوندەکە ناڵن فراوان بکرێ لەبەرەوەی ئەمە بەم پیان وایە کە مڵکی تایبەتە یعنی بۆچی لە ڕوانگەی خەڵکە موسڵمانەکەشەوە لە ڕوانگەی خەڵکی عام بەعام خەڵکی کورد کە وەکو موسڵمان ئێمە پێمان دەگوترێ موسڵمان بۆچی پێمان خۆش نییە کە ڕێگا بۆ خەڵک بکەینەوە بۆچی پێمان خۆش نییە کە ڕێگاکان فراوان بن بۆچی دەمانەوێت بەردەوام ڕێگاکان تەسک بکەینەوە بەردەوام ڕێگا لە خۆمان تەسک بکەینەوە ئێمە ئەو وەکو مسڵمانێک ئەگە بڕابمان بێ بە قیامەت ئەبێ دائیمە شتی باش لێ خۆمان بەجێبێنی کاتێ ئەو ئاەتە هاتە خوارەوە کە خوای گەورە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون یەکێک لە ئەصحابی پێغەمبەر کە بۆ ئەیوبی ئەنساری ڕەزا ڕەحمەت خۆیەتی من باشترین ئەرزێکم کە هەیە ئەرزێکمە لە بەیڕەحا باخچەیەکی زۆر خۆشە زۆرشم لا خۆشە خوا وای فەرمووە ئەی پێغەمبەری خوا ئەوە وەقفیەکەم بۆ مسڵمانان کولتوری وەقف لەناو ئەصحابی پێغەمبەر خوای گەورە هانیە چونکە بڕوان بە قیامەت بوو چونکە بەوادیان بەڕکان بوو کولتوری وەقف بوو زۆر بوو بەشێکی زۆری باخەکانی ناوشاری مەدینە وەقف کران وەقفی گشتی بوو
هەموو بەرهەمەکان ئەمە ئەو کولتورەیە. ئێمەی مسلمانیش ئەبێ بڵێ ئەم مەڵکەم باوەقفی گشتی بێت، باوەقفی ئەو بێتانی بۆ کەسێک گەشتیار بێت. بەڵام بەداخەوە ئێمە نەکرد هەرێمە لە لایەکی تریشەوە خەڵکەکە بیری کردوەوەڵێ من بۆ ئەمە بکەم بە شوێنی گەشتیار، ئەمەی کەم بە شوێنی گەشتیاری کۆمەڵێک دێن مەشروبی لەسرە خۆنەوە، قماری لەسەر ئەکەن، جاخۆ من گوناهبارە بم. بەڵام لە هەمان کاتە خۆ گەشتیاری بەمانە ئەوە نییە ئێمە ئەبێ هەر شوێنی گەشتیاری بێ، ئەبێ شوێنێکی بێ ئەدەبی بێ، ئەبێ شوێنی عرەخواردنەوە بێت کە ئەوە دەستدرێژیکردنە سەر مڵکی عام، حتا کە دەوڵەتیش کردوێتی بۆ خاص. بەعزە شوێنێکی گەشتیاریمان هەیە چون نادیان تیا کردوێتەوە خەڵکی تیان لێ بەربێش کردووە. هەر ئەو کەسەی کە خۆی ئەچێ بۆ نادیەکە لەوێ سەری خۆی گەرمەکات ئامادە نییە خێزان و مناڵەکەی بەرێتە ئەوێ، ئەڵێ من مبتەلا بوو، ئامادە نییە مناڵەکانی بەرێ لەوێ بیسۆڕێنێتەوە. دێکەواتانێت ئەوە بۆ یەک کەس بەکارهاتووە لە خێزانەکە 10 کەس لەو خێزانە بێبەش بووە لەو شوێنە گەشتیاریە. هەتا ئەوەش هەر سیستەمێکی حکومەتێکی زمانی حکومەتی پێشوو بوو، زمانی حکومەتی بەعز بوو کە شوێنە گەشتیارەکانی بۆی گەنجەکانمان بۆ مبتەلا ببن، ئەیکونە شوێنی قمارکردن و عرە خواردنەوە و ئەمانە وردە بوو بە ئەوەی کە ئیلا گەشتیاری لە فکری ئێمە گەشت یعنی خواردنەوە، گەشت یعنی ڕەشبەڵک، گەشتکردن یعنی ئەمە کولتورێکی زۆر هەڵەیە. گەشت ئێستش تا ئێستش کوردی خۆمان نازانی بۆچێ بۆ گەشت. ئەمسا دەچێت بۆ گەشت بۆ سەیران با بڵین، سەیرانەکە گوێ لە گۆرانی بەرز و گوێ لە دەنگی بەرز و دەچێتە ناو قەرباڵخی و جەنجاڵی ئەوانە. لە کاتێکدا مرۆڤ کاتێک بۆی دەچێتە کەژوکێ و سروشت و دەرەوە بۆی جوێکی ئارام، گوێ لە دەنگی مەچینە نەبێت، گوێ لە دەنگی چوزانم قەرباڵخی و ژاوەژاو لەمانە دوورکەوێتەوە. ئەمە مەسئلەیەکە لەوانە. لە لایەکی تریشەوە ئێمە خۆمان لێرە کەس لە شارێکە دانیشێ باخێکە کاتەوە لە جێگەیەکی تر، ئەو باخی بۆ ناچێ بەڕێوە، ئەوە زەرری لە خۆشیە لە زەریشی لە خەڵکی تریشدا. بەڵام ئەگەر ئەو شوێنانەی ئێمە کە ئاوێکی باشی ئەگەر تۆ بیکە بە یەک باخ، بیکە بە چەند باخێ، بەڵام مەڵام خانووی تیان نەکەیت و ئەزانی ساڵە چەندێکە سەروەتێکی زۆرمان دەسەکەوێت لەمە. ئێمە یەک ئەو مەسئلانی کاڵین ئەمە ماڵی حکومەتە، کاتی خۆی ئەوەمان بوو، ئەمە هەڵە بوو لەمە کاتی خۆمان زانی کە حیزبی بەعس لەم وڵاتە حکومەکە ئەمە هەری ئەوە مادامی ئەوە زەرەری لێ بدە، ئەمە بوو بۆمان چارەسەر نەکرا. چونکە کاتی ئێمە خۆشمە دەسەڵاتی کوردی شاسەر دەسەڵات هەمانجور بۆمان بۆی بۆی مایەوەڵێ مادامی حکومەتی گوێ مێرێ. مەسەر ئەو ئۆتۆمبیلەی کە هی حکومەتە مڵکی گشتیە نەمایەوە، چونکە پارێزگاریان لێ نەکرد. کارگەکان شوێنە شتەکانی تر کە خەسەخانەکان کە زانیم ئەگەر مڵکی دەوڵەت بوو ئەچوە قەوێڵەکە و شوێنەکەی بە پاکی پاک نەکردو بۆ خۆی و ئەبێ دەوڵەت بیکات. نیو ئەمە جوزئێکە لە ماڵی خۆمە بێ منیش خزمەتی بکەم. تا ئێستێژ ئێمە گلەیمان هەیە، تا ئێستێژ نەبووە بە کولتورمان هەڵسین خۆبەخشانە هەڵسین چین خزمەتی شوێنە بکەین، بە ئەم قوتابخانە لە بدەوری گەڕەکی ئێمەی پاکیکەین و بە ئەم سەرجادە پاکینەوە. یان ماوەسا ماوە هەر خەڵکی گەڕەکەکە خەڵکی کۆڵانێک زاوجار گەڕەک و زیاتر هەڵسن بەوەی کە ناوچەکەی خۆیان بەیەکەوە بە هەرەوەزی پاچیکەنەوە. ئێمە گلەیمان نەکە لە خەڵکە عامەکەیە، گەڵام ئەهلی مزگەوتەکەیە، یەتە مزگەوتەکەەوە ئامادە نییە جێگەکەی خۆی پاکاتەوە شتێک بێگومان. یعنی ئەهلی مزگەوتە چاوەڕێەکە گەنجێک کە خادیمی مزگەوتەکە بێ ئیلا ئەبێ ئەو خزمەتی بکە. ئەفڵان مسلمان ئێمە وەکو ئەهلیان مسلمان ئەگەر ئەو کولتورەمان لێونە ئەبووە هەر نەمانێشتا مزگەوت خادیمێکی تایبەتی، ئەوە هەمان خۆمە خزمەتمان کردایە، ئەو مزگەوتمان بکردایە بە شوێنێک بۆ خزمەتکردن. شوێنێک ئەسڵەن گەر پیسینەکەی پاکردنەوەشی ناوە هەر خۆمانی دوازار پیسیەکەی دەبێت خۆشمان پاچیکەنەوە. ئەمە یەکێکە لە کێشەکانمان. تا ئێستا ئەنجا یەکێکتر لەو کێشەکانمان هەیە کە مەسەن کە بەرماڵەکەی خۆن پاکەینەوە، ئەو خاشاکەی کە هەمانە ئەوە مڵکی گشتی نییە، فڕێنە سەر جادەکە فڕێدێنە بەرماڵی ئەوەی بەرماڵەکەمان ئەو شوێنانی کە باخێکی لێیە لای خۆی بیچین بیپارێزین ئەچن زبڵەکە کەنە ناو باخەکە چونکە کەس چاوی لێ نییە. زۆر باشە مامۆستا، باسەکە فراوانەوە زۆر هەڵدەگرێت. لە ئیسلامدا ئێمە هەندێک ئەرک لەسەر تاکەکان واجبە، بەنمونە هەندێک ئەرک فەرزە، فەرزی عینە دەبێت مرۆڤەکە ڕاستەوخۆ وەکو ئەرک بیکە،
هەندێک سونەتە وەکو سونەت دەیکە ئەجری دەست دەکەوێت گەنشی کاگونەحبار نابێ هەندێک ڕێگا پێدراوەوە هەندێک مەکرۆها بەڵام بابزانین پارێزگاری لە موڵکی گشتی دەچێتە چوارچەوەی کامێک لەمانەوە فەرزە سونەتە ئەوەی کە مڵکی گشتیە هەندێکمان هەیە لەگەڵ مڵکە گشتیەکانە بە دەرپلەیەک واجبە لەسەر عینیە دەبێت کەسەکە بێ ئەو ئاەتەی کە ئەفەرمێت لەسەر قەتڵ من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا قتلي دو جور قتل كشتن ماني كشتنێکی مباشر غير مباشر ماني ئەگەر من کارگەیەک دروست کات کەسێکی مسلمان ئەو ژینگە بێتە بڵاوبوونەوەی نەخۆشیەک بۆ ئەو کۆمەڵ خەڵکێکی پێ بکوژێ ئەو قەتڵی لەسەر کاتانە واجبە پێش هەموو شتێ هەوا بپارێزی ژینگەی هەوا ئەبێ هەموو کەسێک واجبە لەسەری بەزانی بەدەن کە شقادەی ژینگەکە پیسە بێ واجبە لەسەری چونکە خەڵکی نەخۆشیەک بڵاوەکاتەوە بە هۆکارێکەوە ئەمە لەلایەکە واجبە لەس لەلایەکش گەورەترین یارمەتیە بۆ کۆمەڵگا هەموو عوقەلای عالەم لەسەر ئەوەمانە کە هەوا نابێ پیسکەین ئەبێ دار و درەخت و فەڤای سەوس لە وڵاتمانە زیادکەین کەواتە من ئەگەر دارێک ببڕم و ئەو دارە ئەبێتە زیان و بڕینی دارەکە ئەبێتە نەخۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەک بۆ کەسێک بەقەدەر ئەو نەخۆشیە کە بەهۆی بڕینی ئەو دارەوە گوناهبارە بم مەگەر دارە حتا لە شەرعی فەرمێ مەگەر هەڕێی گرت بیان مەجالێکن نەبێ ئینە ئەگەر داری بەری بێ یا مڵکێکی عام بێ حرامە بڕینی داری تەڕ بڕینی هەر لەسەر نیە نابێ بڕێت ئەمە مەسائلێکمانە ئەی ناشنەکەی ئێستا ئێمە وامە لێتۆ ناو شارەکانە خان و دروستەکەی نابێ داری تیابێت یەکێ لە مواسەفات کاشی و چیمەنتۆ لە کاشی و چیمەنتۆیە پلاستیکە خۆمان بەدەستی خۆمان خیمکانوە ئەمە ئەبێ وەکو مسڵمانێک لەم ڕەنگەوە بێ کەواتە بەڵێ ئەتوانین بڵین وەکو فەرزی عینە لەسەر مسلمان حرامە لەسەری ئەگەر شتێک بسووتێنێت شتێک بەکار بێنێ غازێ بەکار بێنێ بێتەوەی بڵاوبوونەوەی نەخۆشی ئەو کەسابەتەی حرامە کارگەیەکی چیمەنتۆ دانێ کەرتێکی تایبەت یا کارگەیەکی ئاسن دانێ کارگەی شتێک دانێ بەڵام ئەم کارگەیە ئەبێتە تێکدانی مەسەن چێ لە ناو ماڵەکانە داینی ئەبێتە بۆن و بەرامێکی خەتەر بۆ ناو ماڵانە هەتا بۆنی ناخۆش بۆنە ناخۆشەکەیشی لە گازە خراپەکەی کە ئەوەی کە پێمان ئەڵێ ئەمەش کاتانە بۆتە فەرزی عین هەندێک جاریشوانمانە تۆ ئەگەر قیامەتی خۆش دەوێ خۆت خۆش ئەوێت سەوز دار بڕوێن حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیرشادمان ئەکات بۆ ئەوەی لەسەر گۆڕی مردوەکان دار بنێژی ئەوسایە و فەرمودەی کە باز دەوە دەکە ئەگەر خۆر لە خۆراوەوە گەڕایەوە ئەگەر دارێک نەمامێکە بەدەستەوە بوو بیچێنە دارەکە بنێژە ئەنجا بڕۆ ئەو حتا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی تریا مەفهومی فەرمودەکەوێت لە ئەو دەرەختەی کە عینی تەیرێک لێ بخوا خەڵکی لە بەریا بحەسێتەوە تۆ ئەجرت هەیە مامۆستا هەتا لە ئیرشادەی ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەوارەت بە جەنگەکانیش کاتێ مسلمانان دەچن بۆ جەنگ ئامۆژگاری کردوون ئەگەر داری تەرتان بینی مەی بڕن نابێ ببڕێت بڵێ ئەمە کاتانێ دۆستایەتی لەگەڵ ژینگە کێ نادۆز بوو بە ژینگە گەر شێوەی سەیرکەی تەکنۆلۆژیای ئەمڕۆکە دۆستی ژینگە نەبوو لە ڕوویەکەوە پێش کەوتین لە چەند ڕۆ دواکەوتین تەکنۆلۆژووکە خەڵکی ئێسێگەر لە خەڵکە ڕۆژەمە بیرەکرد و باسوان کرد وتمی ئێستا ئەگەر کەسێک ناو شارە چێ ئەسپێک ڕاگرێ نایڵێن ئەڵێن ژینگەکە پیسەکات بەڵام ئەگەر ئۆتۆمبیلێکی گسارێکی لۆریەک بێنێ بکرا پیرۆز دەبێت دێکامیان زیانی زیاترە بێگومان ئۆتۆمبیلەکە زیانی زیاترە کەواتانە تەکنۆلۆژیاکەیشکمان کە پێشکەوت ئێمە ڕووە خەتەرەکەیمان وەرگرت ڕووە چاکەکەیمان وەر نەکرد هێنامان لە برێ ئۆتۆمبیلێکمان هێنا ئەبارە ئۆتۆمبیل لەگەڵ ئۆتۆمبیلێکشا دارێکشم بچێنایە ژمارە ئۆتۆمبیلەکانمان چەندێکە من ئۆتۆمبیلێ لە بەرماڵمە خۆزگا حکوومەت ئەوەی بکردا بتێ مادەم ئۆتۆمبیلێک هەیە بێت نەمامی درەختێکیشی لەبەر ماڵەکان زۆر باشە مامۆستا ئێمە سەرڕای ئەو هەموو گرنجانەی کە هەندێک درکی پێ دەکەن و هەندێک لەوانە هێشتا تازەوێ بۆیان دەرکی پێ بکەن بەڵام بە زۆری خەڵکەزان کە پاراستنی ژینگە
ئیتر ئەرچێکە ئەگەر نەیکەین زیان سەرەتا بە خۆمان دەگەێنێ لە ڕووی تەندروستیەوە. بۆچی پاراستنی مڵک و ماڵی گشتی یان سامانی گشتی نەبووە بە چوارچێوەیەکی ئەخلاقی وەرنەگرتووە لای ئێمە وەکو ئەخلاق، چۆنەوەی کە ئێمە بۆمان نییە خراپە بەرام بە خەڵک بکەین، چۆن ئێمە بۆمان نییە دەنگ بەرزکەینەوە بەسەر خەڵکدا یان چی بکەین یان چی بکەین. بۆ چوارچێوەیەکی ئەخلاقی بەهایەکی ئەخلاقی وەرنەگرتووە لای ئێمە کە ژینگە بپارێزین، کە مڵک و ماڵی گشتی بپارێزین. بەنسبەت کە ماڵی گشتی وە گوتمان ئەو کولتورەمان خەڵا بووین بە هەڵا بووین پێویستمان لەسەر کولتوری هەڵا تا قیامەت بەردەوام بین. نەخ نابێ ئەبێ ئەو کولتورە هەڵا ڕاستکەینەوە. ئێستش ئەوەی کە ئەبێ ڕاستیکەینەوە. ئەم مڵکە مڵکی حکومەتی هەرێمە، نابێ بە چاوێکی دژایەتی سەری حکومەتی هەرێم بکەین. ئێمە خراپ حاڵی بووین. ئێستا کە ڕەخنە لە حکومەتی هەرێمی خۆمان ئەگرین و ئەزانین ڕەخنەگرتنەکەی ئەوەیە چوارچێوەی ماڵەکەی بێنینە دەرەوە. ئێمە ناڵێن بڕوخی، ئێمە دەڵێن باش نەخ خەتەناکە ئەوەیە لە تۆ خزمەت بە کیەکەی هەندێکمان وا بیرکەینەوە. ئەبێ ئەو کەسە کە ڕێن ڕەخنە ئامێز ئەگریت ئەبێ حەق بڕۆین. تۆ ڕەخنە ئامێز ئەگری لە دەسەڵاتدار. ڕەخنە بەمانای ڕوخاندن نییە، بەمانای ئەبێ چاکی کەیت، ئەبێ خۆچی لە بارا هەیە. لەو ئەو ڕۆژەی دەستمان برد بۆ مەڵکی گشتی کە دارایی گشتیمان مناڵەکەمان تەعینە کرد، کوڕەکەمان تەعینە کرد، داوامینەیە کرد. ئەو ڕۆژە پارە حرامەکەمان خوارد. ئەو ڕۆژە پارەی ئاممان بەبەلاوە بێهەمیەت بوو. ئەی بۆ ئەگە لە چایخانەیەکی شکات، لە دوکانێکی شکات، یەک ڕۆژغایی بێت دەریشی ئەکات یەک پارەکەیشی ئەبرێت و دەریشی ئەکات هیچ مافێکی نییە. بەڵام ئەگەر حکومەت دەریکا بۆی نییە دەریکات. ئەمە وەکو بەهایەکی ئیمانی بەشێکی زۆرمان کە پارەی ئیفی ئەخوارد بەبێ گوێباتێ لەکوێوە من ئەینە لە کاتە ئەخ مرکەی ئیسحاقی ئەوەندەم بدرێتێ. ئەمە یەکلەوە. دووهامیش ئەو کاتێک کە معارەزە لە حکومەتی هەرێمە دخۆمانە کە دروست بوو کولتوری معارەزە بوونەکەمان هەڵا بوو. چونکە وامانە کرد بینی وا بوو کە چوونە سەرجادەکە شوود بەردانەگرتە ماڵەکانی خۆمان. ئیتی چ بارەکایەکی ئەم حیزب بێت ئەو حیزب بێت هەر ماڵی ئەو خەڵکەیە، ماڵی عامە یا دائیرەیەک بێت. ئەو ڕۆژەی هەڵەمان کرد کە بە سیارەی دائیرەکە کە مڵکی خۆی نەبوو بەرپرسەکە پێچوو بەم لاولام ئەوەکەی تریش فێر بوو. قسەیەکی خۆشەیە شێخی سعدی گێڕێتەوە لە گولستانە. ئەڵێ ڕۆژێک ئەنوشیروان بووە یەکێک بوو لە پاشاکانی فارس مەشهور و بەدادپەروەر. ئەڵێ ڕۆژێک چوون بۆ ڕاو، کە چوون بۆ ڕاو لە شوێنێک بوو خوێن لە بیچوو وتیان خوێمان نیە. پیاوەکانی چوون بۆ دێک نزیک وتی خوێ بێنن، بانی کرد وتی کە چوون خوێ بە پارە بکڕن. وتی بۆ بە پارە بکڕن؟ قوربان خۆ خوێ شتێک. وتی ئاگەر پادشای وڵات دەسەڵاتداری هێلکەیە بەستەم بخوات دەستە و دایرەکەی حوشتر بەستەمە خۆن لە خەڵک. ئەمە ئەبی گەڕێتەوە زولی قانونی دەوڵەت هەموو دەوڵەتێک کە بووی بە دەوڵەت بۆی ئێمە شینەوە هاوارەکەین مؤسسە بین لە حیزبایەتی دەچین کە هەمومان لەژێر دەسەڵاتی یاسا یەک بین، مەجال بە کەس نەدی. ئەوە یەک. لە لایەکشو بارە ئێوەکو ئەو وای کرد ئێمەش لایەنی ئیمانیەکەیشمان لاوازە. من تاکێکی موسڵمانم دەوامێک لە خەسەخانەیەکی کەم لە مڵکی گشتی داوامەکەم. ئەبێ ئەو خەسەخانەیە ئەو قوتابخانەیە ئەو مزگەوتە ئەو پردە ئەو جادەیە یاکو ماڵی خۆ ئەو کاتێ بەدەستمەوە کە من ئیشی تیا دەکەم بۆ گشت ئەوەش هەر مڵکی گشتیم من مڵکی گشتیم. کەواتە لەمە ئەبێ لەوا خیانەت نەکەیت، لەوا بێ خۆت ئاسوودە بکەیت. ئەمە مەسئلەکەمانە. نمونەمان خۆ بووە بەس حتا ئەڵێ یەکێک بۆ یەکێک لە مامۆسایانی لەم شارا بوون گێڕنەوە وەکو من بیستوەیە مامۆستا مەلاعینایەت بووە یا یەکی لە مامۆستا بەرزانە بوون دەرجیان عالی بێ لە زمانی مەلیکی ئابووە کە معاشێکی 8 دینار شتێکی وا بووە. ئەڵێ چەند ڕۆژە نەخۆش کەوتووە سەیری کە ئەوە بۆ مڵکی گشتی گەڕاوەوە نەخۆش کەوتووە کە معچوون معاشکیان بۆرگتووە لایقی بەشێکی لاوتوێتی من ئەم چەند ڕۆژە نەمتوانێت ئیمامەت کەم ئەمە شەرعی نییە بۆ من بیبەنۆ بۆ دوێنان باب ئەوە ناچێتەوە خەزێنەوە هی تۆیە وتوێتی ئەخەم داوام نەکرۆ نایخۆ. ئەمە خەڵک وا بووە ڕۆژێ بووە خەڵک زانە عولەمانیش خۆ هەوڵی ئەمایان داوە
کە نابێ مەسەنن من کە ئیمامەتیم ئەو ڕۆژە نەکردووە نەی ئەو پارەی ئەڵێن نەویستووە. ئەمە مەڵکی گشتی خۆ لە وەزیفا بێ لە ئەرزێکا بێت کە داگیری نەکەم، من ئەرزێکی مەرعاداگیرکەم لە مسلمانان ڕێگەکی مسلمانان بگرم لە لادێکانمانە کە ئەمە هەیە وەڵام مەرعایە ئەمە لە وەڕگەیە ئەخ لە وەرگە مافی گشتی خەڵکی بەسەرۆیە. چۆن شەرعیە من بیکێڵم؟ چۆن ئەکرێ بە شەرعی بغێری ئەو سنووری خۆم؟ ئەم لەو دیوەوە مامۆستا هەندێک لە جادەکە کێڵێت ئەویشیان هەندێک لەو دیوەوە زیاد دێتە پێشەوە دوزار وردەوردە بۆ بە کللتور ڕێگاکان ناهێڵن. دێ ئەو زەرعاتێک کە تیا پێیاکە حرامە. من لە ماڵی خەڵک چۆنە بێ ئیشێ بکەم؟ چۆن ئەبێ مزگەوتێکی لەسەرکەمەوە؟ بێگومان مامۆستا بابەتێکی تر کە ئێستا وەرزی لە بۆنەکاندا بنمونە بۆنی نەورۆز یادی نەورۆز کە گەلی کورد ئاهەنگی تێدا دەجێڕێ بەداخەوە لەو یاری تا ئەوەی کە ژینگە بپارێزن دێن تا دەسووتێنن ئاگر دەکەنەوە لە زۆربەی شوێنەکان دووکەڵێکی زۆر پیس دەکەن بەسەر شارەکانە بەسەر ئاوەدانیەکانە کە ئەمە بەڕاستی دەکرێت ئێمە لە ئاهەنگەکانیشدا هەر 2000 جارێکی دیکە ژینگەکەمان پیسکەین هەوای وڵاتەکەمان پیسکەین لە کاتێکدا ئەگەر سەیری نەخۆشخانەی هیوا بکەین ڕۆژ بە ڕۆژ کێروی ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە و سەرەتان دەبن زیاد دەکات بڕۆ ئامارەکان تۆ سێری کە تۆمارەکانیان کە ئامارەکان زیاد دەکات ئێوە هەر خۆمانین ئەم ژەهر دەکەینە ناو هەوای خۆمانەوە. ئەمە بە حسابی خۆمان بڵێ نەورۆز یادی سەری ساڵی کوردیە ئەوەی باسی نەورۆز دەکەین خۆزگا مێژووی نەورۆزمان بۆ خەڵک باس کردایە مێژووی ساڵنامەی خۆمان بەرکردکە مێژوویەکمان بۆ خۆمان باس کردایە بۆ گەنجەکانمان بۆ ناوکانمان نامیکیە بۆیە بیان خۆندایەت و لە خۆیان تێبگەشتایە بەڵام نەورۆز ئیسێ بووە بە هۆکارێک بۆ پەیاکردنی یا خەڵک و دەسووداری ئەحزاب خۆی خەڵک لە دەوری خۆی کۆکاتۆ یا دەسووداری کەتە تایبەتیەکان خەڵک ڕاکێشێ بۆ باخەکەی خۆی بۆ شوێنەکەی خۆی و پارەیان لێ بسێنێ خاڵیکردنەوە جیرفانی ئیتێ بەبێ گوێدانە بەڵام لە هەمان کاتە ژینگە پیسکردن و ئەگەر تۆ بڵێ ئەم ژینگەتە وا پیسمەکە وای تێگاوە تۆ دژی ئاگرکردنەوەی مەسئلەی نەورۆز کە ئێمە یەکو میلەتی کورد ئەڵێن بەشێکە لە جەژنی نەورۆزی ئێمە فارسەکانیش ئەڵێن و میلەتەکان خۆزگا لە نەورۆزە قەینا ئاگرمان کردایەتەوە بەڵام ئاگرێک بکردایەتەوە یەک ئاگر بووین چەند ئاگرمان کردو بۆ ببن چەند دەستەیەک لە شارێکێک لە یەک شوێنە بکرایەتەوە مارەسۆنێکی بۆ کرایەت نەگەوەی بەجارێ لە ڕۆژی نەورۆزە زۆرترین سیارە ئەخینە کار هەر بەبێ ئاگرکردنەوە ژینگە خراپترین ژینگەمان ژەهر دەکەینە ناو وڵاتەکەی خۆمانەوە ئەمە مەسئلەی بابەتێکی تر ئێستا لە وەرزی گەشت و سەیرانن سوپاس بخوا ئەم هەفتەیە بارانی زۆر باش باری ئەوە بەهارەکە زۆر جوان دەڵم بەهاری دووبەهار زۆر جوانیەکە بەڵام کاتێ دەچین بۆ گەشت و سەیران لە کاتێکدا ئێمە واجبە لەسەرمان کە ئەو کەژوچێ و ئەو ناوچەیە کێمە گەشتی تێداکەین بیپارێزین مامۆستا دوای ئێمە کە ئێمە دەچین ئەمڕۆ لەو شوێنە گەشت و سەیران دەکەین ئەو ژینگە جوان و ئەو سروشت و سەوزایە جوانە دەبینین سبەینێ کۆمەڵە هاوڵاتیشی تر دێن لەم ناوچەیە گەشت دەکەن خەڵکەکە سەرڕای ئەوەی کە داری دارەکان دەشکێنن کە سنوورەکان دەبەزێنن کە مڵچی خەڵکی باخی گشتی تێک دەشکێنن ئەوەش بابەتێکی تر پاژماوەی خۆیان لەو شوێنە پیسی دەکەن و جێ دێڵن بەڕاستی ئەمە ینی ئەمە پارێزگاریکردنە لە مڵکی گشتیانەمە لە ناوبردننی مڵکی گشتیە وەڵام لە ناوبردنی خۆشیێتی تۆ دوانەی بۆ ڕۆژی هەفتەی داهاتوو ئەم خێزانە ئەڵێ من دوێنێکە چوون بۆ فلان شوێنەکەی خۆش بۆڵام خۆی دوانی بێزیینێ بێتێتەوە بۆ شوێنە ئەبێ کولتورێ فێر ببین کە تۆ ئەچیتە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئیاکم والجلوس على الطرقات خۆرسە ڕێگە نییە شوێنە گشتیەکانە ئەو شوێنەی کە خۆ بەکاری دێنین طرقات یعنی ئەوەی کە پیات و چوو پیاگرێ فەرمی ئەگەر ئێمە شوێنمانە هەرە بێت یادانشی فەرمی بێ حەق مافی بدەیت مافی ڕێگەیە کە تۆچی بۆ گەشتیاری ئەبێ مافەکەی چی بکەیت مافی ئەوە بدەیت جارە دووقەمەکەی بەسەر خەڵکە تۆ لێرە گۆشت ئەبرژێنی تو 2 کیلۆ گۆشت بکردەوە کە پێبێ بەڵاڵایەکیش بۆیت
ئەبێ سێکی خێزانێکی تر لەولایەت پارەی پێ نییە بەتایەتی قەیرانە بمان کردایە خۆزگایەک و ئەو نەمان هەست ببوایە بەرامبەر بەیەکتی لەم قەیرانە داراییە گۆشتمان نەبرژانایەت ئیتر باش ژینگەکەش نەسووتێنین ئەمە یەک بمان کردایە بە کولتورە ئەو ڕۆژی کە بڕیار ئەدەین لە ماڵ دەرئەچین هەموو خێزانەکان علاگەیەکی خۆ لەگەڵ خۆی بەری بۆی ئەو شوێنە پاکۆکەیت خۆزگایەک و بمان کردایە بە کولتورێک لەبری ئەو پارەی کە ئی بەو گۆشتە و لێیا ئەیشی خۆیت و دوای ئەبێ بە عەزابێکیش بۆت یەک نەمامی سنەوبەر کرا نەمامێکی سنەوبەر خۆ پە هەرزانیشە یەک نەمامی سنەوبەر کرا لەگەڵ خۆتە بیبە لێوێ بیچێنە بڵێ بۆ ساڵێکی تر 2 ساڵتر ڕوو بێچیتە ئەو شوێنە یا کاتێک کە ئەچیتە ئەو جێگایە ئەمە باخی فڵان گەوفیزەوە لە قەکەی بەتاتی گوڵی کردووە تازە جاری وایە چوارەکەی پێگا بەرهەمەکەی پێگا نێڵی مناڵەکانمان دزەی بۆ بکات و دای ڕنێتە خوارەوە ئەمە خاوەنەکەی لەوێ نییە یا ئەوە خۆوەڵا ئەوە خێرۆیەکە بەری ڕەنجی ساڵی کەسێک کرد ئەمەمان ببوایەت هەم بۆ خۆمان بۆ دنیامان هەم بۆ قیامەتمان بەڵام داوا ئەکەین ئەبێ چەند بەرنامەیەکی ببێ بڵین کاکە خوا بەهارێکی پیاوین الحەمدولیلا وەرە کە ئەڕۆی بۆ گەشتیاری یەک نەمامی سنەوبەر ئاوی زۆر ئاوی ناوی هەر چاڵێک کەڵکە لەوێ بینێشە گریمان لە 100 یەکدانە پێ بگات خۆزان چەند عایلەیەچینە دەرەوە وڵاتێک هەموو دەوێت بە دارستانێکە بێ ئازان چۆنە بێت ئیتر هیچ حەبلەیشی ناوێت مامۆستا ئەمەمان ببێ یا لەگەڵ خۆمانە کاتێککە ئاو کەمە بێت دوو دەبە ئاو هەڵگرێت نەمامێک ئاو بدە قسەر قەبرانە شوێنەکانی تریش سێبەری بۆ مسڵمانە دروست بکە مامۆستا ساری حکوومەت بڵێ سارەی دامەزراوەکان بەکاری دێنن بۆ گەشت و سەیران بەکاری دێنێ بۆ کاری تایبەت ئەمەش بێگومان دەستدرێژیکردنی گشتی دەستدرێژکردن کە ماچووە ئەو بودجەیە کە ئەو سیاری کراوە بۆ ئەو ئیشی ئەو فەرمانگەیە کە کراوە ئیشەکەی خۆی پێ بکات بەڵام بەداخەوە برایەکی شۆفیر ئەیبات و وەزانێ خێری کردووە لە دراوسەکەشەوە خێرەکەم خۆ ماڵی حکومەتە بەڵام ئەو هەموو تەسەڕفێک بەو ماڵانەوە ئەکەوێتە بابی حرام مامۆستا ئەبێ خۆی لێ پارێزێت خاتون ئەمڕۆ ئاو ماڵەکەیان هاتۆتەوە یان کاژی شوفێر ئەمڕۆ لە ماڵەوەی و ڕۆژی پشوویەتی و ئاویان هاتۆتەوە سیارەکەی لەبەر دەرگاشوە سەر ڕایەوەی کە ئەوە دەستدرێژیکردن بۆ سەر مڵکی گشتی کە ئەو زیاد سەر بکەیت جگەرەوەش ئەو دەکەنە سەر شەقامەکان ئێستا شەقامەکانمان بەدەست هەم زۆری سیارە هەم شەقامی بێکوالێتی یعنی لە ڕووی جۆریەوە شەقامی خراپن یان بە خراپی دروست دەکرێن هەمیشە مەترسی لە ناوچوونیان لەسرە هەڵوەشان و چاڵ و چۆڵتیا دروست بوون کاتی ئاوی دەڕژێنێ سەر و سیارەش و هاتوچۆی قورسی بەسەردادی ئەم شەقامە هەڵدەوەشێ ئەمە جارێکی تر دەستدرێژیکردنی بۆ سەر مڵک و سامانی گشتی لە ئەو تۆ حسێبی کەم لە کارەبای نیشتمانی تۆ حسێبی کەم کە هەمووی ئەمانە نەوعێکە لە دەستگەشتکە سەر ماڵی گشتی ئەگەر بزانی لیتری ئاو بە چەندێک ئەگاتە تۆ بە چەندێک وزەی ئەوێت لە دووکان لە بۆم شاری سلێمانیە چ بیرەکان بێت چ چاوەکان بێت هیچی ئاوی خۆڕکس نییە بێتە ناو ماڵەکان بە ترومپا و بە مۆزەف بودجەیەک و پیاوێکی بەڕێز کەلینیوەی لە سعات 4 شەوە هەڵ ئەسێ ئەچێ ئاوەکە و بۆ ئەکات و ئاوەکە دەکاتە سەر ئێمە وا حسێمان کرد هەر ئەبێ میراوەکە بەسەرمانە بگەڕێ و محاسەبە بکرین بیری لە خوای خۆمان ناکەینەوە بۆ یەک دنکە زیخ یەک سۆندەیەکی بەدەسۆیە لە گەڕەکان ئەبێ بمەرزە حاسبوا قبل أن تحاسبوا ئەمە ئینسان ئەگەر بە خۆمانە بچینەوە ئەم ئەوە من ئەو نەمافم هەیە بەشی 2 ڕۆژی خۆم ئاو بگرم بەکاری بێنم ئۆتۆمبیلەکە لەبەر دەرگا بشۆ نایبا بۆ غەسلێک بیشوە یا مەسەلەن بەرماڵەکەی کە ئێستا پیس ئەبێت ناتوانێت گسکێکی لێبا ئەوە ێزانێت سەربانەکەی بشوە بەوە چاگە بێت ئەمەش جۆرێکە لە یان تاڵچەیەک بە چیمەتۆ لەبەر دەرگاکەی دروست دەکات کە ئەو هەموو ئۆتۆمبیلە ئیستاپی لەسەر دەکات 2000 ئەمانە هەمووی ئەبێ بگەڕێتەوە بۆ کاتە دروستە ئەبێ بگەڕێتەوە بۆ دەسەڵات ئەبێ دەسەڵات ئیزنیە و تاسەیە ماوەستا کەمترین کاتمان لەبەر دەستداماوە بەڵام دروستکردنی دەوڵەت ئەوەی کە ئێمە تا ئێستا دەوڵەتێکی دان پێدانراوی ڕسمی نێودەوڵەتی نین سەرەتا و بیدایەتی هەموو شتەکان پاراستنی مڵک و سامانی پاراستنی یەکتر پاراستنی مڵک و ماڵی گشتی پاراستنی هەوا و ژینگە و ئاو و خاک هەموو ئەمانە بنەمایشی گرنگ نین
کە ئێمە بتوانین سەرنجی هەموو خۆشمان و هەموو دنیاش ڕاکێشین بەوەی کە ئێمە شایانی ئەوەین ببین بە دەوڵەت، شایانی ئەوەین ببین بە نەتەوەیەک لە ناو هەموو نەتەوەکانی دنیادا کە ئێمەش بوون و جدمان هەبێ بەڕسمی. بەڕاستی ئەمەش شایانی ئەوەین، بەڵام ئەبێ کاری لەسەر بکەین، ئەبێ عەقڵمان بکەین و ئێمە پێدوانێک کاری لەسەر دەکەین بە پێچەوانەوە بە پێچەوانەوە کارمان لەسەر کرد. ئەمە حاڵمانە بیرۆزمان، ئەمە حاڵمانە، خۆمان بەدەستی خۆمان شوێنە گشتیەکانمان گەشتیارەکانمان قۆڕق کرد بۆ مڵکی خاص، دەسەڵات و پینۆپەڕۆمان کرد و هەر یەکە بۆ خۆی. ئەوە حاڵمانە کە ئێستا کەس ڕوو لە وڵاتەکەمان ناکات، لەلایەکەوە کە تەواضوعمان نەبوو بەرامبەر بە خۆمان و بەرامبەر بە خەڵکی تروخ نەمانی سزمەت بەم وڵاتە بکەین. ئەم حاڵە بنەمای دەوڵەت هەموو بۆ دەوڵەتێک کە دروست ئەبێت ئەبێ قوربانی بۆ بدەیت، تاکەکان قوربانی خۆی بۆ بدەن. زۆر سپاس دەکەین کە لە بەرنامەی باس و خواسی ئەمڕۆ لە تەوەرەی پاراستنی مڵکی گشتی میوانمان بووی مامۆستا عەبدوڵڵا سەید عوبێد بانگخواز. زۆر سپاس دەکەین، ماندووبان کردی. بەشبیاخوا سواز بۆ ئێوەش ئینشاءڵڵا ویدی سواد وەرگرتن بێ و خوای گەورە موفقتان کە ئینشاءڵڵا. زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەش، خواتان لەگەڵ.